لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا 12 نەخۆشخانە بە هاریکاری خێرخوازان و ڕێکخراوەکانی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان دروست کراون و 18 کارگەی ئۆکسجینیش بۆ نەخۆشخانەکان دامەزرێنراون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە راپۆرتێکدا کە ئاڕاستەی ئەنجومەنی وەزیرانی کردووە تایدا ڕایگەیاندووە هەرێمی کوردستان لە 23 کانونی دووەمی ساڵی 2020ەوە پێش هەموو وڵاتانی خۆرهەڵات دەستی بە ئامادەکاری و ڕێکاری بەرەنگاربوونەوەی کۆرۆنا کردو لەسەر ئاستی عێراقیش بۆ یەکەمین جار هەرێم سەرکەوتوو بوو لە دەستنیشانکردنی دۆزینەوەی حاڵەتەکان. لە راپۆرتەکەدا باز لەوەش کراوە لە سەراستی گیان هەرێمی کوردستان نمونەی سەرکەوتووە لە ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆرۆنا. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژی بۆ ئەوەش کردووە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا 18 کارگەی ئۆکسجین بۆ نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان دامەزرێنراون و بە هاوبەشی حکوومەت 12 نەخۆشخانەش دروست کراون. هاوکات زیاتر لە 100 میلیارد دیناریش بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا خەرج کراوە. ئەماش لە کاتێکدا کە باریکاری خێرخوازان و ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و وڵاتانی بیانی زۆربەی نەخۆشخانەکانی تایبەت بە کۆرۆنا دروست کراون و تەواوی ئامێر و پێداویستیەکانیشیان بۆ دابین کراوە. لە خاڵێکی تری راپۆرتەکەی وەزارەتی تەندروستیدا هاتووە کە 3 جۆر ڤاکسینی کۆرۆنایی ڕێگە پێدرا و بەردەست کرا بۆ 180 سەنتەر و 45 تیمی گەڕۆکی ڤاکسین و ڕۆژانە دەدرێت بە هاوڵاتیان. ئاماژە بۆ ئەوش کراوە لە سەرەتای دەستپێکردنی پرۆژەی دابشکردنی ڤاکسین تا ئێستا 2 ملیۆن و 237 ژەم ڤاکسین بەکار هاتووە و لە ئێستاشدا 758,303 ژەمی تر بەردەستن بۆ کەسانەی دانەوێت خوان بووکتن. هەر بەپێی ئامارەکەی وەزارەتی تەندروستی کە لە راپۆرتەکەدا خراوەتە ڕوو تا ئێستا لە 121 وڵاتیانی هەرێمی کوردستان ژەمی یەکەمی ڤاکسینیان وەرگرتووە و لە 115 ژەمی دووەمیان وەرگرتووە.